دوکانەکانی ناوبازاڕی هەڵەبجێ و مێژووی دروستکردنیان بۆ دەیان ساڵ دەگەڕێتەوە بەهۆی کۆنبوونی شێوە مەترسی ڕوخانیان لێ دەکرێت و شارەوانیش خاوەن موڵکەکانی ئاگادار کردووەتەوە لەو مەترسیە. تەنانەت ناوبازاڕەکەش بەهۆی بچووکی و ناڕێکی شەقامەکانی هەم خەڵک و هەمیش دوکاندارەکانی بێزار کردووە. نزیکەی 60 ساڵە باسوخواسی فراوانکردنی بازاڕی ئەم شارە لای خەڵکەکەی هەیە و چەند جارێکیش پارەی بۆ تەرخان کرابوو. ئەمە جگەلەوەی لە کۆتا جار لە ساڵی 2013 حکوومەتی هەرێم بڕی 18 ملیار دیناری بۆ تەرخان کرد. وڵای تر عەبدولکەریم قاسم جەماعەتی باسیەکان کوشتیان. وەڵاهی عەبدولکەریم نەماگەیتر باسی هەیە لە دوای عەبدولکەریم قاسم. لە دوای عەبدولکەریم قاسم ئەو وەختە وتیان ئەم جادە ئەم بەریەگرن تا چێتە مەڵبەندی حەرەکە و ئەوساکە هەر لە خوارۆ. ئەمە لاون ئەم جەمعینە لاون ئەم تاقمە خانگەلەگرە لەم بەینا ئەوەی لای مزگەوتی پاشا ئەوە هینیان ئەو دوکان موکان هەیە لای بانقە کۆنەکەەوە ئەمانە ئاوە تا تێتە مزگەوتەوە وتیان ئەوە گشتی لاوین ئەم جادە ڕێک لێدەن بۆ سەرا گەورەیەکە ناوە دیتر نازان پارەی وەرگیریاگەن نەگوێریا هیچی دیار نیە و هەر وتوێتیان و هیچیش دیار نیە. ناوبازاڕی هەڵەبجە بەسەر دوو شەقامی سەرەکی دابەش بووە و نزیکەی 3500 دوکانی ڕوبەرجیاوازی تێدا کراوەتەوە. بەڵام ئەو پارەیە کە 7 ساڵ پێش ئێستا بۆ فراوانکردنی ئەم بازاڕە تەرخان کرا تەنها نزیکەی 200 دوکان دەگرێتەوە بۆ ڕوخاندن و فراوانکردنی شەقامەکە. لەو کاتەشەوە تاوەکو ئێستا شارەوانی چاوەڕێی حکوومەتە بۆ پێدانی ئەو بڕە پارەیە. دیارە دوو حاڵەت هەیە کاتێکە هاوڵاتیە کە مڵکی خۆیەتی شارەوانی ڕەزامەندی ئەیا و بڕیاری ئەیا بۆ ڕوخاندنی فراوانکردنی شەقام بێ یاخۆ هەر پرۆژەیەکی بێت بۆ بەرژەوەندی گشتی بێت ئەگەر هاوڵاتیەکە ڕازی نەبوو بە شێوەیەکی ڕەزایی ئەو کاتە ئەبێ بە شێوەیەکی قەزایی لە ڕێگەی محکەمەوە داوا بکەیت کە ئەم مڵکە بۆ بەرژەوەندی گشتیە و ئەبێ خاوەن مڵکەکە ڕەزامەند بێن. ئێمە هەتاکوم ئەم ڕێکارە یاسایانەمانە کرد بەداخەوە شەڕی نەگریسی داعش ڕووی لە هەرێمی کوردستان کرد بەداخەوە بۆ خۆشتان نەزان لەو کاتەوە هەتاکوم ئێستا زۆربەی پرۆژە خزمەتگوزاریەکانی ناوشاری هەڵەبجە وەستێنراون یەکێک لەو پرۆژانەش پرۆژەی فراوانکردنی شەقامە سەرەکیەکانی ناو بازاری هەڵەبجە بوو. مێژووی دروستکردنی ئەم بازاڕە بۆ سەرەتای سەدەی 19م دەگەڕێتەوە کە ئەو کات هەڵەبجە چەند هەزار ماڵێکی تێدا بوو. بەڵام دوای زیاتر لە سەدەیەک و بوون بە پارێزگا بازاڕەکەی هەروەک خۆی ماوەتەوە و هەموو جۆرە دوکاندارێک و پیشەوەرێک بەبێ ڕێخستن کاری خۆیانی تێدا دەکەن. نزار کەریم NRT هەڵەبجە.